بۆ یەکەم جار لە کوردستان سوچوار و بەرنامەی ترافیک باس لە یەکێک لە هەنگاوە هەوڵەکانی وەزارەتی ناوخۆ و پۆلیسی هاتوچۆ دەکەین کە بۆتە هۆکاری کەمبوونەوەی ڕووداوی هاتوچۆ و سەرپێچیەکان لە چوارڕێیان و ترافیک لایتەکان. ئەو هەنگاوە هەوڵانە زیانە گیانی و مادیەکانی کەم کردوتەوە. خەڵکی پابند کردووە بە ڕێنماوی یاساکانی هاتوچۆ بە شێوەیەک جەنجاڵی ناو ترافیکەکان نەماوە. ئەو هەنگاوە هەوڵانەش بریتێ لە دانانی سیستمێکی کامێرای سەرپێچی لە ڕێنماوی یاساکانی هاتوچۆ لە بەشێک لە چوارڕێیانەکانیش کار دەکات و جێگیر کراون. ئەو هەوڵانەش بۆ پاراستنی گیان و سەر و ماڵی شۆفێران ڕێخستی شەقام و هاتوچۆ و نێشتنی ڕووداوی هاتوچۆیە. ترافیک سەرەتا لەگەڵ مەفرەزەیەکی هاتوچۆ دەست دەکات بە چاودێری شەقام و نیشاندانی دۆخی هاتوچۆ و پابندبوونی شۆفێران لەگەڵ ئەو مەفرەزە بە شێوەیەکی مەیدانی بەدەدا چوون بۆ سوود و قازانجی ئەو هەنگاوانە دەکەین. خاڵی پشکنین دانێن بەشێک لە شۆفێران هۆشیارەکەنەوە و ڕێنوێنیانەکەن، بەشێکیش کە پابند نین لێپرسینەوەیان لەگەڵ دەکرێت، هەندێکیش هۆشیارەکرێنەوە. بەڵێ ئەو برادرە میوانە دیارە ژمارەکەی هەولێرە کامل و زانبی ئۆتۆمبیلەکانی ڕەشە. ئێمە پسوولێکی ئاگدارکردنەوەی بۆ دەکەین، مۆڵەتی شوفێریەکە و ساڵیانەکە لا خۆمان دەجێڕینەوە، پسوولەکەی پێ بدەین تاوەکو سەردانی بەڕێوەبەراتی هاتوچۆ هەولێر بکەن. وين ساكنة يا أخوي؟ ساكن هنا بربيل بالبوس. جنب بيت عمي. وين الإجازة؟ والله إجازة بعد ما طلعت، أنا عندي امتحانات كانت وهسه عطلت لازم متوسط أنا، فعطلت جيت أتونس يم ابن عمي وأرجع أسلم وصل حتى. يا إجازة شوفيرينيا مولات شوفيرينيا بهمان شيوا كامل أوتومبيلك إلزام رشا، لما لو حالته لو سلامتي خوي ولو سلامتي شوفير سرنشينان دەستی بەسەر ئۆتۆمبیلەکەی دادەگرین و خۆشی دەدێنە محکەمە تاوەکو بە هیچ شێوازێک لە داهاتوو ئەو کارە دووبارە نەکاتەوە. ڕاست حەجز ئەو سیارە سپیەکە و سایقە کامجان ڕەشە. جەنابەت موافقەی جام ڕەشت 80/80 هەیە، بەڵام جامی پشتەوەت هەشتایە کردیتە 100 ڕێژەکە دەستکاری کردێت زیادت کردی. والله هەشتای ئەوەیە کڕینەکە هەشتام کڕیەوە بەس لە جیازی مروری زیاتر دەردەچێت. ئەم جارە هاریکاری جەنابەت دەکەم لەبەرەوەی دوو جامە موافقە شتەیە بەو شەرتەی ئێستا لێرە ئەو دوو جامێک کە زیاد کردێت جامەکانی لێ دەکەیەوە. باشە لێکەوە ئەو جارە هاریکاری دەکەم بەس وەکو زانیاری بۆ جەنابەت و گشت و پێران مادەم جەنابەت موافقەی 80/80 وەرگرتیە نابی دەستکای ڕێژەکەی بکەیت. ساگر بەهاتە موافقەی 80 هەر چار جامە دەستکاری کردووە منم دەتانی هاریکاری بکەم. لەو حاڵەتی هاریکاری دەکەم بۆ شەرتی دووبارەی نەکەوە زایدەن گشت و فێران ئاگادار دەکەم هیچ شێوازێک دەستکاری ڕێژەی جامڕەشی نابی بکەن. لە حاڵەتی دەستکاریکردن ئێمە ناچارین سووری ئاگادارکردنەوەتان لۆ بکەین و غەرامە دەکەین لە حاڵ. ئەو جارە بڕۆ لێکەوە بەڕێ دەکەم. إجازة دبي سيارة باجي؟ لا والله ناوي. ورير با سيارة قليد ده. باب داقة دارة وسيارة داجي؟ والله تسويش. تسويش. نظام ست بيبرم مبردوام الإعلامي خوما لمديرية مرور إعلامي بربراتي هاتوچۆی هەولێر وديش إعلامە كانت كبتابت كردستان بسرسار. ئاگاداری شوفێران باوکو داکان دەکەنەوە هەنێکە شوفێرن بە هیچ نەوعەکی عمرت نەگەیشت بۆ 18 ساڵ زایدەن مۆڵەتی شوفێری دەرنێ نابوو سیاقەت نەکەی
لبت السياقة دكي يعني سواء يكدي أو طمير دربي كسابتي والله هذا سويش إيشي كسابت برو مولتي خود دربي نابسر هدو تساوان أما مقول حزم عليه هاريكاري كرة فقير بكين حزم عليه هاريكاري جنجي وقت سنابد بكين بس كم شروطه صوابتي خوي هي مولتي شوفيري برو دربينا بس هدو تساوان مخالفة بس اليوم هاريكاري حزم ليه هم بي بس بيز ما قم معاش بينز ما قد ما ينهبي واشو برامي قانونك درسوا كقوتيتي هجد الصال بلاش بيا كوملا شارزاك وخبيرة جو قانوني عندنا حتى عمر النبتة هجد الصال نابي بهيز نوعك إجراءاتي مولد شوفيري بكي ونابي ساري باشا بهيز نوعك أما دز بس أوتومبيلي زنا بدادا جرين دز بس سر أوتومبيلي كدادا جرين أوتومبيلي كد حدز دكين بخوت وباوكت سرداني محجزات دس بشي دس بسر داقتن بربراتي هاتو استافيد دري كارمندك من بانكا أول سنة بيكيتي كم عمري نقش لازم صال مولد شوفيرين يا جيب دبراي خوت ولا تكيت ما ورقت يا تمشاده كمي برواري درسوني 1980 يعني أوي جازك زنابت 8 صار من قورت له 8 صار من قورت له عمري 8 صار من قورت له براد دقي انتهاء كشي كوتايا كشي 2011 يعني دكات السيز ده صال او اجازه بس سرتوا كونوا يدكي واخر صالك 2 صال 3 صال تو وسط كده دين يدوا له خذ ميكو باشا هم زيرك اجازه سيز ده صال بس سرتوا بۆی چاودێری و پاڵپشتی وەزارەتی ناوخۆ و هەوڵەکانی پۆلیسی هاتوچۆ لە سەر شەقام دیاردەی ئۆتۆمبیلی بێت تابلۆ و ساختە نەماوە. مەرجەکانی تونند و تۆڵی ئۆتۆمبیلەکان باشتر کراوە. سەرپێچیەکان لە ڕێنمایەکانی هاتوچۆ کەمتر بۆتەوە. سەبارەت بە سیسبینووی کامێرای سەرپێچەکانی هاتوچۆ لە چوارڕیانەکان دەچینە بەشی کامێرای هاتوچۆی هەولێر. لێرە بەڕێوەبەری ئەم بەشە سەرپێچەکانمان نیشانەدات و باس لە تایبەتمەندیەکانی شەکات. دوای ئەوەی کە بینرا کە ڕووداوی هاتوچۆی ئەجگار زۆر لە ترافیک لایتەکان ڕوودەدا یان جگە لە دەروی ترافیک لایتەکان ڕوودا لەبەرەوەی حکوومەتی هەرێمی کوردستان وەزارەت ناوخۆ پاشەوەی کە خەڵکانەکی زۆر هەوڵی ئەوەیاندا کە کامیرەی ناشرین بکەن خوێندنەوەی خراپ لە بۆ کامیرێ بکەن بەڵام خۆشبەختانە ئێستا کامیرا دەورەی باشی هەیە لە کەمبوونەوەی ڕووداوی هاتوچۆ بە تایبەتی لە ترافیک لایتەکان و نەبەزاندنی هێلی پیادەی پەڕینەوەی هاوڵاتیان و چرای سوور و خێرایی تێنەپەڕین. ئیشەڵڵا ئایندەچی نزیکە ئەو ترافیک لایتانێ ماشن ئەوانیش دەبنە کامیریان لەسەدا دەندرێتن و بۆی بتوانین ڕەچاوی ئەو بارودۆخانە بکەین ڕێگایەک دابنین بۆ کەمکردنەوەی ڕووداوی هاتوچۆ. سەیری ئەو گرتە ڤیدۆی بکای ئەو سارەیە کە هێلی پیادەی پەڕینەوەی هاوڵاتیان دەبڕێتن لە جیاتی ئەوەی لە شوێنی سوورانەوە بسوڕێتەوە لە بۆ لایەنی دەستە ڕاست لە ناو ترافیک لایت دەسرۆتە لەو حالەتەیە سەرپێچی ئەوەی لە بۆ تۆمار دەکرێت کە لە چرای سووریدایە ئەو حالەتە ئەگەر سەیری بکەین ئەستا وێنەیەگر وێنێ ئەو سارەیە دەگەر وێنێ ئەو مانتۆڕی هەردووچیان بەیەکەوە لە ترافیک لایتیان تێپەڕاندە. بەنسبەت چوارڕیانەکان چوارڕیانی جادەی مەخموری کە ترافیک لایتەکان ئێستا بە کامیرەی چاودێری تشڕۆیی کۆنتترۆل کرایە لە 23 پێنجی 2023ەوە کامیرەی چاودێری تشڕۆیی لەو ترافیکە دانرایە
ئەو ترافیکە ئەگەر ئەمە بین مقارنە بکەین بەراوردەچی بکەین لەگەر پێشتر دەبینین تا ڕادەچی ئێجگار باش ڕووداوی هاتوچۆی کەم کردیتەوە لەبەرەوەی پێشتێ ڕووداوی هاتوچۆی نەخوازراوی زۆر لەو ترافیکە ڕووی دەدا لەبەرەوەی ئێستا خەڵکەکان پابندن بە تێنەپەڕاندن لە چرای سوور تا ڕادەک تێنەپەڕاندن لە هێڵی پیادەی پەڕینەوەی هاوڵاتیان هەموو ئەو حالەتانەی کە ڕوو بداتن لە ترافیک لایتی مەخموری لە چرای سوور بدا یان هێڵی پیادەی پەڕینەوەی هاوڵاتیان ببڕی یان ئەگەر هات و بینی لە دوورەوە ترافیک لایت چرای سەوزە بە خێرایەکی وا بڕواتن لەسەروی ئەو خێرایی بی لە بۆی دیاریکرابی ئەویشی لە بۆ هەژمار دەکرێتن بەڵام لە ئێستاە خۆشببختانە ئەو حالەتانە زۆر کەم بوویتەوە ئەو سیستەما لە ترافیک لایتی مەخموری هەیە لەگە ترافیک لایتی مەسیفی پیرمام لەو ترافیک لایتە هەمانە لە بەرنامەشە ئیشاڵە لە ئایندەی نزیک تەواوی ترافیک لایتەکانی شاری هەولێر و دەوروبەری دەبێتە ترافیک لایتی کامیرەی لە سریاندا دەندرێتن و کۆنتترۆلی ئەو حالەتانە دەکەن کە لە ترافیک لایتانە هەتا ئێستا هەیە بەردەوامە کەوانەی کامیرەیان نییە. سارەیە کە دێ بە خێراییەکی ئێجگار زۆر دێتن پێی وایە بە ترافیک لایتی ڕادەگاتن بەڵام ێرە ترافیک لایت چرای سوورە سیارەکەش ئەگەر سەیری بکەین ڕقەمی هەولێر نییە ڕقەمی خواری و عێراقا پێیان وایە ئەوانە سەرپێچیان لێرە لە هەژمار ناکرێت سەیریکە بەچ خێرایەک دەسوڕێتەوە داوا لە هاوڵاتیان دەکەم داوا لە خوشک و براشوفێرەکان دەکەم داوا لە پیادەڕۆیەکان دەکەم پابند بن بە ڕێنماییەکانی هاتوچۆ پابند بن بەو خێرایی کە لە بۆیان دیاری کرایە جا لە هەر شوێنەک و لە هەر کاتەک و لە هەر ساتەکی ژیاندا بن. سەبارەت بە ڕۆڵی و سیسمە لاکەمکردنەوەی ڕوودا و سەرپێچیەکان وتەبێژی بەڕێوەبەتی هاتوچەی هەولێر باس لە سوودیە و سیسمە ئاکات. لە هەنگاوێکی تری حکوومەتی هەرێمی کوردستان و بە تایبەتی وەزارەتی ناوخۆ بۆ پاراستنی سەر و ماڵی هاوڵاتیان بەڕێوەبەتی هاتوچۆی هەولێر هەستا بە دانانی ترافیک لایتی زیرەک لە بەشێک لە ترافیکەکانی شاری هەولێر. ئەمە بۆ ئەوە دەگەڕێتەوە زۆر جاران لە پێشودا لە ترافیک لایتەکان ڕووداوی هاتوچۆی زۆر دڵتەزیێن ڕووی دەدا کە لە ئەنجامی ئەم ڕووداوانە دەبووە هۆکاری ئەوەی کە خەڵک گیان لەدەست بدا شوفێر گیان لەدەست بدا و هەروەها زەرەرێکی زۆر بە سامانی هاوڵاتیان بکات بۆ ئەوە ئێمە هەستین بیرمان لەوە کردەوە بۆ ئەوەی ڕێژەی ڕووداوی هاتوچۆ کەم بکەینەوە بۆ ئەوەی ئێمە بتوانین هاوڵاتیان و شوێرانی خۆمان بپارێزین لە کارەساتی دڵتەزێن و ڕووداوی هاتوچۆ هەستین لە بەشێک لە ترافیکەکان و چوارڕیانەکانی شاری هەولێر کامێرای زیرەکماندانا کە پێشتر لەم ترافیکانەدا زۆر جار بە بەرچاومان دەکرد هەندێک شوفێری نابەرپرسیار هەردەستان لەوەی کە لە ترافیکەکانیان دەدا و زۆر جار مۆتۆرسیکلیەکان هۆکارێکی سەرەکی بوون بۆ ئەوەی کێشەی هاتوچۆ لە ترافیکەکاندا دروست بکەن کە لە ترافیکەکاندا نەدەوەستان ئەمەش لە ئەنجامدا ڕووداوی هاتوچۆی لێ دەکەوتەوە یان زۆر جار بەشێک لە ئۆتۆمبیلەکان بە ڕێژەیەکی زۆر لەو هێلە سپیەی کە بۆیان دانراوە لە ترافیکەکان کە نابێت لەم هێلە تێپەڕێنن و بێنە ناو حرەمی ترافیکەکە بەڵام زۆر جار شوێران زۆر لەمە زیاتر دەهاتنە پێش و لە هەتا لە خودی ترافیکەکە زیاتر تێدەپەڕین کاتێک کە ترافیکەکە سەوز دەبوو ئەوە جەنجاڵی دروست دەبوو ژاوەژاو دروست دەبوو هۆڕن دروست دەبوو بۆ ئەوەی شوێری پێشە خۆیان ئاگادار بکەنەوە بەڵام لە ئێستادا دوای ئەم هەنگاوە لە ترافیکەکانی شاری هەولێر ئەوەی بە بەرچاو دەکەوێت تا ئاستێکی زۆر باش شوفێرەکان پابندن لە ترافیکەکاندا لە چرای سووری ترافیک لایتەکان نادەن و جگە لەوەش لە پێشووتردا شتێک لە ناو هاوڵاتیاندا بڵاو بووبەوە کە ئەمە هەڵە بوو کاتێک چرای ڕەنجی پرتەقاڵیان لە دوورەوە دەبینی پەلەپەلیان دەکرد دەیانوت ئەمەش هەر بەشێکە لە چرایە سەوزەکە کە خۆی لە خۆیدا ئەم چرایە کاتێک پرتەقاڵی دەبێت ئەوە بۆ ئەو ئۆتۆمبیلانەیە کە لە ناو گۆڕەپانەکەدان کە لە ناو چوار چێوەی ئەم گۆڕەپانەدان بۆ ئەوەی فریا بکەون گۆڕەپانەکە تێبپەڕێنن نەک بۆ ئەوەی کە هێشتا لە دەرەوەی گۆڕەپانە و بێتە ناو گۆڕەپان ئێمەش لە بەڕێوەبەرایەتی هاتوچۆی هەولێر لە بەشی ڕاگەیاندن و هۆشیاری ئێمە بەردەوام هۆشیاری بە شوێران دەدەین هۆشیاری بە هاوڵاتیانی خۆمان دەدەین و شێوازی بەکارهێنانی تەندروست لە ڕێگاوبانەکان و لە شەقامەکان و لە ترافیک لایتەکان بەردەوام بڵاو دەکەینەوە بۆ ئەوەی هاوڵاتیانی ئێمە شوێرانی ئێمە زانیاری و
ڕۆشنبیریەکی باشیان لە بەکارهێنانی شەقامەکاندا هەبێت بۆ ئەوەی بە هەمومان وا بکەین ڕووداوی هاتوچۆ لە هەرێمی کوردستان و بە تایبەتی لە شاری هەولێر کەم ببێتەوە. ترافیک لە بەدەداچوون بەردەوام دەبێت و دەچینە ترافیکلایەتی کوران مەخمۆر کە ئەوە سیسمە لەم چۆڕیانە کارەکات و باس لە سوودەکانی یەکەین. هاوکات باس لە سەرپێچی و جۆرەکانی سەرپێچی دەکەین. دەمانێت بزانیەوە سەرپێچیانی ڕابردوو لێرە دەکران چی بوون و ئێستا بەراورد بەجاران چۆنە. ئێرەیەکێکە لە قەرەباڵغترین ترافیکەکان جاران بەشێکی زۆر لە شۆفێران لە چرای سوور نەدەوەستان و دەیان بەزان هێڵەکانی پەڕێونیەوەیان قۆرخە کرد. خێراریان لە ڕادە بەدەربوو لە کاتی سەوزبوونی چرای ترافیک. بەڵام ئێستا و سیسمە سنووری بۆ سەرپێچیەکان داناوە و یەکسانی دروست کردو لە نێوان شۆفێران. ئەوەشی سەرپێچی بکات پۆلیسیات و چۆ لێپێچینەوەی لەگەڵ دەکات. باشی برام حاڵت کووە لە خۆت نابستیەوە برای گەورە بەستانەوە ئەو قایشە لە دروستکرا شەریکی غەڵەتی خۆ دروست نەکردی برای گەورە وەنیە خۆ بەستەوە لە سەلامەتی خۆتە برای گەورم. ئەمە وەکو ئیعلامی بەڕێبەراتی هاتوچۆی هەولێر هەموو شوفێران ئاگادار دەکەنەوە بە هیچ نەوعەچی شوفێری کردن لە کاتی خۆنەبەستانەوە مەترسی و گیانی خۆت و شوفێرانی دیکە دەخۆ بەستۆ برای گەورم چاوەکە لە سەلامەتی خۆتە بە دنیاییەوە ئەمە وەکو بەڕێبەراتی هاتوچۆی هەولێر بە بەردەوامی ئەمە تکرار دەکەین لە شوفێران بە هیچ شێوازێکماندی نابێت ئەرچی خۆمانە بەڵام واجبی خۆشمانە پێدا بگرین کە خۆتان ببەستنەوە کە گیانی خۆ دەخاتە مەترس. خود ببسطة تو ما شاء الله بقيافي توشي دعمة شي ببي أو دربي أو كلا شيء قوريتو كامل دست بيشوا احتمالي تهردان تلزامي سعري تزار بس زور على برادرك بيناك بس كركي لتنشد بدقريتي مبررية نانا مبررية قايش بقى وندي كريه بطاي بالصورته قراه جهان قوريا بي بستوا تو هون قلوني بي بستوا او بخود عمرك تيا بخود تيجيشتي اتو دبي اموشغاري من دار كانت بكي خويا بستوا نك بس بخود والله ممنون اما هيت اموشغاري زنابد دكين او ارشي خومانا اموشغاري دبي زنابد من دار كانت شد بكي او اموزاو مير من دالانا بكي كتازه شوفيري دكن خويا ببسنوا تاوكو خوبستانوا بتكلتورك بلاو تودنا مجتمع كمان باش زوري شوفيران بابند زنابش بابند ان شاء الله ودياري دي بهيج شوازك نمينت ان شاء الله برو مهاري كاري زناب برو خوب بستو قايش دنا بستابو بشتين سلامتي او سوار فلاشي بشتوا ليدك زور بقوت ليدا يعني او ليدا بقوتا بخود لو تو كيشينيا لا بيش خود نابيني بەڵام شوفێری پشتە خۆت بە تەکید سعاتی دەکەم سوورێکی ئاگدارکردنەوە بۆ دەکەین سەردانی بەڕێبەراتی هاتوچۆی هەولێر بەشی ناوشار ڕۆژ ئاوا دەکەین تاوەکو ئەو مخالفانەی هێت مخالفەکانت پێ چا دەکەن باشە وەستەچی ئاگدارکردنەوەی بدێت وەستەچی ئاگدارکردنەوەی بدێت باشە قایش و لیدی سپیەکان و زایدەن خەتی عبوریش پێپەڕاندێت لبرت خۆ نەبەستایە لما حاجزكمان هات مدري المسافة لفت السرعة كام مسافة؟ هلا معرض المدري أو معرض لويرة سندكات ناكت كيلومتر وقتي كمولتي شوفيري درينا يقلا شرطكاني درسون لو دريناني مولتي شوفيري هايشي خو بسطانة ويا ما دام دزاني لو خونا بس ما أرشي خو معنا بەبەردەوامی لە جەنابەت شوفێران تکرار بکەینەوە پشتێنی سەلامەتی ببەستن نەبەستانی پشتێنی سەلامەتی لەگەر هەر پێکدادان و دەعمەچی کارەسات و جەنابەت دروست دەکات بە هەمان شێوە کارەسات بۆ هەمووانە دروست دەکات کە لەگەی پێکدادانت کردیان
باوە بتە کللتورێک ئەو شێوازی خۆبەستانەوە ئەو شێوازە نەمینێ کە شوفێری بکەین بەبێ خۆبەستانەوە لە گشت دەوڵەتان بەشی زۆری دەوڵەتە پێشکەوتوەکان ئەوانی کە لە هەر دەوڵەتە پێشکەوتوەکانن قایشی سەلامەتی یەک لە شەرتەکانە شوفێر ئیلا بە دەگمەن هەبی لە ملیۆن یەک خۆنە بەستەوە بەڵام لە مشتەمەعەکەی خۆمان تاڕەت دەچی زۆر پابندن بەشەکیان وایە ئامۆژگاری جەنابەت و ئامۆژگاریی شوفێران دەکەین تاوەکو ئەو دیاردێ نەمینێت بە هیچ شێوازێک بەبێ پشتێنی سەلامەتی خۆتان شوفێری نەکەن ڕاستەمە بەردەوام تکرار دەکەینەوە نابیەنگۆ سەرتان لەمە بێشی ئەمە مادی نابین وەکو بەڕێبەراتی هاتوچۆی هەولێر وەکو وەزارەتی ناوەخۆ کۆمەڵە شەکی بۆیمە فەراهم کردیە بۆ شوفێران بەڕاستی ینی جێی تێڕامانە جێی ئەوەیە کە دەستخۆشی لێ بکەیت ئەو کۆمەلە شتە باشە کرایە ئێمە دەی بەردەوام ستایشی وەزارەتی ناوەخۆ بکەین بۆ ئێمە مادی نابین لەو ئەرکی هەمانە بە بەردەوامی و ئەرکی خۆشمانە ئامۆژگاری دەکەم بۆ 2000 بە هیچ شێوازێک بەبێ پشتێنی سەلامەتی شوفێری نەکەین ئەو جارە هاریکاری دەکەم بڕخوا گەدارت بێت سەر هەردوو چاوم برای من خوب بەستەوە باشە خوب بەستەوە شێوازە خۆبەستانەوە کەشت زۆر غەڵەت بوو بیکەوە قایشەکەی بکەوە قایشەکەی بکەوە بەڵێ خۆت ببەستەوە ئەو بەستانەوە لەو خۆت ئێستا بەستانەوەکە تەواوە شوفێریکردن بەبێ قایشی سەلامەتی بە هیچ شێوازێک دروست نییە مەترسی لەسەر گیانی خۆ دروست دەکەیت ئەو جارم هاریکاری دەکەم باشە بەو شەرتەی دووبارەی نەکەیەوە وعد بدە دووبارەی نەکەیەوە خۆت بەست بە بەردەوامی دەستت خۆش بیت ئێرە سوارەیانی مەخمورە لە شەقامی 100 مەتری وەزارەتی ناوەخۆ بە دەستخۆشیەوە نظامی کامیراتی ناو سواریانەکە داناوە لە حاڵەتی لێدان لە هەر سواریانێک هەر سایدێک لێرە ئۆتۆمبیلەکان ئەگە بێت و لە ترابلاید بدەن لە خەتی سوور بدەن ئەو کامیرا لە پشتەوە فلاشەکی شارەت پێ دەدا مانای وایە ئەو ئۆتۆمبیلە سەرپێچی کردووە و غەڕامە دەکرێت بۆیە دەبی شوفێر بەلانی کەم 150 بۆ 200 مەتر پێشەوەی بگاتە ئەو سواریانە ئاگداری چرای سوور یاخود چرای پرتەقالی یاخود کەسک بێت لە حاڵەتی بوونی چرای پرتەقالی هەمووی سانێ بۆ دیاری کراوە تەنیا لە حاڵەتی کە نەتوانی ستۆ بکە ئۆتۆمبیلەکەی دەتوانیت عبر بکات تێپەڕێنیت ناو ترابلای ڕانەگری بەڵام لە بوونی چرای سوور ئۆتۆمبیلەکە تووشی غەڕامە دەبێت دەتوانم ئیشارەت بەوەی بدەم بیانی دەستخۆشی لە وەزارەتی ناوەخۆ بکەین لەوەتی ئەو نیزامە جێبەجێ کرایە لەو سواریانە بە دەستخۆشیەوە دەتوانم برێم 190 بۆ 195 حاڵەتی پێکدادانی ئۆتۆمبیل لە ناو سواریانە نەمایە شوفێران بە ئاگانە هەز دەکەن لە حاڵەتی بڕینی چرای سوور غەرامە دەکرێن بۆ ئێمە شوفێران ئاگدار دەکەینەوە ئەو نیزامەی کامیراتی کە لە ناو سواریانی مەخمور وەکو سیمپڵ وەکو نمونە دانرایە لە حاڵەتی بڕینی خەتی سوور چرای سوور لە ناو ترابلایەتی مەخمور لە شەقامی 100 مەتری بێگومان غەرامە دەکرێت ترافیک ئامانجی بنیانانی کۆمەڵگەیەکی هۆشیار و سەلامەتووی هاتوچۆیە کە بتوانین لە سیستمی هاتوچۆ هەم خۆمان بپارێزین هەم ئەمراز و پێکاتەکان تا سیستمێکی هاتوچۆی سەلامەت و شارستانی بنیاد بنین.